سڵاو خۆشەویستان بینەران بینسەران ئازیزان و ئامادەبانی بەڕێز ئەم شەویش لە وڵاتە جوانەکەی بەریتانیا لە شاری گۆفەتری میوانی دوو برای بەڕێز و خۆشەویستین دانیشتێک بۆ زێدا عەزیز هێمەی مامەڕەشە و کاکە مەجید کۆی سڵاویان لەوێ میوانی ئەو دانیشتە بەرز و بەڕێز کاکە بەرزان کۆی لێرەیە کاکە عەلی ئێرانی و شەکەی مامەسۆد و وبيادي خلا كتر بوبراكاني يومي ما مرشو بوكاري صوتو كاكا السامان شولمشي ماما الشعري احداث صلاوي لبي صلاو الرزي كومباني كور برودكشن خواني هولمد بنغوري سايزر كاكا برزان مصطفى كاميري كاكا الشاموزي برز غوراني دوتري بدنجي هنرمند ديار علي لخدمتي ام خوشويستانم تكسو الشعر كان تازان پێشکەش بە هەوادارانی خۆشەویست بڕۆن باوانە بۆ کاکە شێخی خۆشەویست و بۆ کاکە هێمن بەریتانی یاڵا پێشکەشەوە میوانان دكتورات سردانم قراد مارجانم بوردي دخلايوا زاني الشجانم دكتورات سردانم قراد مارجانم بوردي دخلايوا زاني الشجانم بيوتم ليم ببورا دماي درد نازانم بيوم دكتور راشقهم هيستر للسرطانه واتمنم لدستشو دروم برو نمانم شارم للاي كسا قروبية السردانم في بلين بنات ميواني قرصا في بلين بنات ميواني قرصانم باك الظليلام نبي لخصمان ودوستانم جيان غيرتي دوي لكوتن واصانم بابلين بإيمانا كل الريزي مصانا ساقي وانا بومتكا همن مكوي خبار ساقي وانا بومتكا همن مكوي خمانم بو ديداري كسير شن صالة شاوروانم بو هيمي مام الرشاد وهي إمام الرشاد أم شولاتان ميوانم هربجي مجيد كوي بو براي خاندانم لخصمت كاك مجيدام بو براي خاندانم برزان كوي ليريا ببرا قوري دزانم برزان كوي ليريا زور ببياوي دزانم بو علي إيرانيا بو توي بندكانم ايه مدلي بومبلي بيادي براكانم اها ما نقريه همو دنيا ما نقريه رويش وانا واولا اولا يلا وتي درو مالاوا لدوانا ما ينسيبوي هركز بري خوي بروا بدواي خوليا وارزو هاي من برقاي توداديم تو خود خوليا وارزوي بيم وتي بيت وناشم بوين دبي وفابوي شي بو شي روي داوا بوك زارا نمابوي شي بو شي روي داوا بوك زارا نمابوي خوغر تاوان باريش بوم خوغر تاوان باريش بوم ناحص نشتي لي كردويا شوق من توي خوش دوي لبرشليم جدا بوي وق من بو توي خوش وي
خوشوي بداخم بوفاوي برزان كوي ليرة صلاة ولا أخلاق خوي أو شواني بود اليوم صلاة ولا أخلاق خوي بو هي إمام الرشاد دزانم كرماندوي بو مجيد كوي ظلم إيقاعم بو شقاندوي بو مجيد كوي ظلم كرشي تو سركوتوي هو جواني بو ظلم مجيد برام سركوتوي الله أو بندق الشيشة بهواداران هربجي برزان مصطفى سفرم کوتاهی هات دشمەوە بۆ کوردستان سفرم کوتاهی هات دشمەوە بۆ کوردستان کوردانی بەریتانیا سڵاو لە خۆشەویستان ئەگەر تەمەن باقی بێ دەگەڕێمە وەلاتان کۆمپانیا کورد پرۆدۆکشن خەمخۆری هونەرمەندان دیسان دەمهێنێتەوە شاد دەبم بە دیدارتان دیسان دەمهێنێتەوە شاد دەبم بە دیدارتان هەتاکو ڕۆژی مردن من ممنون دەبم لێتان سوپاس و پێزانینم بۆ پێشوازەی کە کردتان دووبارە ڕێز و سڵاو قوبوڵکەن لە براتان بەڕاستی بۆ من سەلما کە ئامانەت بووم لاتان بەڕاستی بۆ من سەلما کە ئامانەت بووم لاتان ئەوە ژوانیان بۆ دەڵێم دەیشۆ بگرن لە براتان بەرزان کۆی لێرەیە میوانم لەلاتان بەرزان کۆی لێرەیە وا میوانم لەلاتان هەر بۆ مەجید کۆیە هەر بۆ مەجید کۆیە وا میوانم لەلاتان بۆ هێمەی مامە ڕەشە سەد سڵاو لە براکان یادی سامان چۆڵمەشی نەڵێ بەندەی نەلاوان یادی کارەی سوات هەوای دەدەم دوو بەندان یادی خولە کەتەر ئەو وەرگە شێت کە بەرزان یادی خولە کەتەر ئەو وەرگە شێت کە بەرزان یادی شێرەی یەحداس هەرچی تۆ بڵی وەچاوە ئەها لێ بەزیاد بگاکە بەرزانی کۆی هەر بژی ئەوەی هەمانەی تۆیە لێت وەزیاد بێت بژیگاکە مەجید کۆی هەرچی کۆیە شارەی دەردی من ناکرێت سامێ لە دڵمدایە شارەی دەردی من ناکرێت سامێک لە دڵمدایە پێی بڵێن دەردی یەشم دەردەشی بێتەوایە ئۆی عاشقم دەربەدەرم دڵم شێت و شەیدایە فەلەک زۆر بێوەفایە ڕەحمی بە کەس دانایە چی بکەم دڵی شکاوم چی بکەم لە دڵی شکاوم ئەتۆی با خەیاڵدایە وەرە بێوەفا مەبا بێوەفای وەک دنیایە بۆ کاک مەجید کۆیە بەندەی لە خزمەتدایە من کۆیەکان دەناسم کوڕی مەردیان تێدایە بۆ هێمەی مامە ڕەشا لەگەڵ من وەک برایە بۆ هێمەی مامە ڕەشا لەگەڵ من وەک برایە ئەمن هێمن دەناسم خاوەنی چەند برایە یادی شێرەی ئەحداسا لەی دەنات شێ بەزایە
بەشی کاکە مەجید کۆی و کاکە هێمەی مامە ڕەشاد. چی لە سەروەت و ماڵکەم نەبووی بە حەڵاڵی من، چی لە سەروەت و ماڵکەم نەبووی بە حەڵاڵی من، چوویتە ماڵی بێگانە وێرانت کرد ماڵی من. یەسەوەک بێگانەیەک ناپرسی لە حاڵی من، لە ترسی مێردەکەتە بلۆکە ژمارەی من، بەڵام لێت دڵگران نیم هەی یاری چاوکاڵی من، خەی نابا دڵفیزەکە مەپرسا هەواڵی من، نازانی دوای تۆ چۆنە ژیانی بێحاڵی من، بوومە هەڵوەردای شاران غەرقی مەی و تاڵی من، بۆ کاک مەجید کۆیە بۆ کاک مەجید کۆیە دانیشتووە لە پاڵی من، دەڵێ دیار بەخێر بێی تۆ هاتی بۆ ماڵی من، بۆ هێمەی مامە ڕەشاد برای ڕۆژی چاڵی من، بۆ هێمەی مامە ڕەشاد برای ڕۆژی چاڵی من، شام جوانم تەسویرکە بخوا بۆ چەناڵی من، چون شێخە لێرەیە براو پشت و پاڵی من، چون شێخە لێرەیە براو پشت و پاڵی من، برای هێمەی نووریە برای ڕۆژی چاڵی من، یعدەی هێمەی مام ڕەشاد بۆ برای زوڵاڵی من. هەڵا با بڕە مەجید حەزی بە تراشی زۆرە. ژان 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 بژی هەمەی مامە ڕەشاد. لەبەرێ و چاوە دەمرێم لە سەریە کرداناوە، برژەنگ چیری ئەڵماس یەک لە جگەر نەداوە، وەراح بێ وەفا مەبا خۆت بۆ ژیە لە گوڵێ داوە، تۆ نازانی لەسەر تۆ گشتیانم داناوە. ئەوی بۆ هێمەی مامە ڕەشاد بۆی دەڵێم بەو دوو چاوە، بۆ هێمەی مامە ڕەشاد بۆی دەڵێم بەو دوو چاوە، لەگەڵ مەجید کۆیە ماڵێمە بەش نەکراوە، بەرزان کۆی لێرەیە قابیلی سەد سڵاوە، بەرزان کۆی دەناسم لە هیچ کەس نەترساوە، بۆ عەلی ئێرانی هەرڕاوای لێدەئاوە، شەکەی مامە سۆدی دەستوریان لە سەرداوە، یادی خولاکە تەرە یادی خولاکە تەرە لێرە ناوی نووسراوە، بە یادی کارەی سوات بە یادی کارەی سوات بۆ من لە جێی دووشاوە، بۆ سامان شۆڵمەشی بۆ سامان شۆڵمەشی نەڵێ یاگای نەماوە، یادی شێرەی ئەحداس با بڕوا و سڵاوە، برای کاکە هێمنە هەردەم بەمەردی ژیاوە، کوڕانی مامە ڕەشاد کوڕانی مامە ڕەشاد وەڵڵا تش بە ماساوە.